هەر لەگەڵ هاتنی مانگی ڕەمەزانی پیرۆز خواستێکی زۆر لەسەر بەشێک لە خواردن و خواردنەوەکان لەلایەن هاوڵاتیانەوە دروست دەبێت. تورشی یان تورشیاتی ژێکێکە لەو خۆراکانەی وەک نەریتێکی مانگی ڕەمەزانی لێ هاتووە و هاوڵاتیان سفرەی بەربانگی پێدەڕازێننەوە. فرۆشیارێکی تورشی بازلەوە دەکات هاوڵاتیان هەموو کات تورشیات وەک تەواوکەرێکی سەرەکی خواردندا دەنێن و لە مانگی ڕەمەزانیشدا زیاتر ڕوو لە کڕینی تورشی دەکەن. وای لێ هاتووە هەندێک جار کڕیار لە بەیانیەوە سەرەدا دەنێت بۆ ئەوەی ئێوارە لەسرە نەمێنێتەوە و تورشیاتی بەروکەوێت. زیاتر تووشیەکە بەڕاستی ینی خەڵکانی زۆر ئیشتیهایلێتی حەزیلێتی لە بۆ ڕەمەزانان زیاتر دەخورێتن خاصن زستانان ئێستا تووشی بەرەوە ینی جەوەکە فێنکە زیاتر تووشی دەخورێت بە دوو سەعاتەوە سەڕێ گرتیا ئێواشو مەسەلەن سبێنان پێمانی گوتیا ئێوارەکە هاتیە یەکسەر قەڵەباڵغ بووە دامانداتێ و بەڕێمان کردیە و ڕۆژەکان کە ئەنی یەک نەفەرە بەس ڕەمەزانان دێکێنە دو نەفەر بەس جێتکەمان هەیە مەسەلەن ڕەمەزانان 4 نەفەرە 5 نەفەرە دایدێنین. ڕەمەزانان خەڵک تاوان زیاتر دێتن سوچی هەموو خەڵکەکە بە ڕۆژێ ینی کە دێت چاوت پێ دەکەیت چاوت هەموو شتێک چی دەکەیت شتەکانیشمان هەمووی بە جوانی دادێنین بە ئەوەی دادێن ینی سرنجی خەڵکی ڕادەچێشی. خەڵک زۆربەی زۆر کاتەکان خواستی لەسەر تورشیە چکە تووشی خواردنەکی زۆ تایبەت و لە هەما کاتیشدا زەیتونی تێدایە زەیتونیش ناوی لە قورئانی هاتێ زۆر پیرۆزە ئەگەر بێت و ئێستا بڕشکە تاخیر بێ ئەکوانە زۆ قەڵەباڕق دەبی بەس ئەمن ئەوانە کە ڕەفیق و برادر من زۆر لە مێژەدا ناسم کە دێم بە تەلەفۆن بیداتی دێم عەجزی دەکەی ئەو کاتی کە دێی لۆت ئامادە دەکاو دەڕۆی. خواردنەوەی شەربەت لە 12 مانگی ساڵدا ڕەمەزانان بازار گرما شەربەت لای زۆرێک لە وڵاتیان وەک نەریتێکی ڕەمەزانی مامەڵی لەگەڵ دەکرێت. لە بازاڕەکانی هەرێمی کوردستانیش چەندین زۆر شەربەت بە ڕەنگ و تام و کوالێتی جیاواز بەرچاو دەکەوێت. زۆر زیاتر بەکاردێوەکە ڕۆژانی پێشوونێ پێش ڕەمەزان دایمە ڕەمەزانە زیاتر حەز لە شیرینەکانەکان شەربەتیش شتێکێک لەوانەیە زیاتر خەڵکەکان هەرێکە و بە تەبیعەتی خۆی مەسەلەن هەرێکە و مێوژە هەیە ترچەکەی دەخوا مەسەلەن هەنارە مێوژایتر هەرێکەوە ڕەنگەک دیاری دەکات ڕەنگەکان زۆرن تایبەت مێوژەکە زیاتر سرف دەبێتن ئەوڕۆ زیاتر سرف خەڵک مێوژەکەی دەخواتن. بازاڕی ڕەمەزانان تایبەتترە بازار ڕەمەزانان خەڵک کردبی پێش ڕەمەزان بەدە بە زۆر بەکەم گەرم لۆ نەخۆشک بباتەوە گەرن بەس لە ڕەمەزاندا تایبەت هەموو سفرەکان وانە بەس ڕەمەزانات تایبەتە خۆش لەسەر سفرە هەبێ بەڵامەک و جارە ئێستا من لە ڕۆژانی بەکاری دێنم بەڵامەک و ڕەمەزان زیاتر ڕەمەزان هەم ڕۆژ لەسەر سفرە هەبێ ئارە وەڵڵا پاقلاوەیە و ئیتر شەربەتەوە. بەگشتی هاوڵاتیان لە مانگی پیرۆزی ڕەمەزاندا گرنگی بە ڕازاندنەوەی سفرە و خوانەکانیان دەدەن بە تایبەت لە کاتی بەربانکردنەوەدا کە ڕۆژەوان چەندین کاژمێر بە ڕۆژوو دەبن و حەز و ئارەزویان بۆ خواردن و خواردنەوە جیاوازەکان زۆرتر دەبێت. گەیلان سابری کەناڵی پەیام هەولێر.